بەناوی خوای گەورە سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆدا قسە سەردوو تەوەر دەکەین لە تەوری یەکەمماندا تشک دەخینە سەرەوەی کە بۆ چەندێک کەناڵی ڕاگەیان لە بری قسەکردن لەسەر گەندەڵی و باتدانی سامانی گشتی و برسیکردنی خەڵک قسە لەسەر پارەی حاجیانی هەرێمی کوردستان دەکەین هەروە لە تەورێکی تریشدا باز لە مەسەلەی ڕێخستنەوەی وتاری ئاینی و قسە سەرۆرەکە هەوڵ هەیە بۆ زیاتر سنووردانان لەسەر مزگەوتەکان و وتاری ئاینی بۆ قسەکە لەسەر ئەم پرسانەش میواندارێک لە بەڕێزانمان کردووە حاجی کاروان بانکخوازی ئیسلامی و عوسمان کانی کوردەیی ئەندامی پەرلەمانی کوردستان سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. چەند میدیایەکی دیاریکراو بە ئامانجی لە بیربردنەوەی گەندەڵی و تاڵانی و فەرهودکردنی سەرۆت و سامانی سەرخان و ژێرخانی کوردستان بابەت و پرسیاری نالۆژیکی دەوروژێنن. ناوەناوە یەکێ لەو پرسیارانەی کە بێڕەچاوکردنی هەستی زۆرینەی ڕەهای هاوڵاتیان کە موسڵمانن دەوروژێنرێت پرسیارکردنە لەسەر ئەو پارەی کە هاوڵاتێک بۆ مەراسیمی حاجیان عەمرە خەرجی دەکات. ئەو کەناڵ و دەستگا ڕاگەیاندانەی بە ئامانجی تێکدانی کولتوری ڕەسەنی کوردەواری و چەواشەکردنی ڕایگشتی لەسەر بوجە و موچەی هاوڵاتیان و داهاتی نەوتێم هەرێمە دروست کراون ئەم جۆرە پرسیارانە دەوروژێنن. پرسیارکردن دەربارەی پارەی حەج و مەراسیمە ئاینەکان لە دەستگا ڕاگەیاندنا سێبەرەکانەوە لە کاتێکدایە کە خاوەن و دامەزرێنەرەکانیان هەر ڕۆژەی لە وڵاتێکن و هەر شەوەی لە شوێنێک شەوە سوورەکانیان بەسەر دەبەن و بۆنەوە مەراسیم و پشوەکانی جەژن و سەری ساڵ لە وڵاتانی ڕۆژئاوا بەسەر دەبەن. ئارام سەعید نووسەر و ڕۆشنبیر لە ئاواڵی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی ماوەیەکە زۆر گوێبیستیەوە دەبین کە پارەی حاجەکان بۆ بواری تری خزمەتگوزاری خەرج بکرێت. بەڕاستی پرسیارێکی سەیرە خەڵک لە ژیانی خۆی پارە کۆکاتەوە بۆ کەشێکی ئاینی کە بڕوای پێێتی ئەوە ئازادیە بەڵام بۆ ناپرسن لەو هەموو پارەی نەوت کە بەبێ شەرمانە دەدزرێت. ئەگەر بێت و ساڵانە حاجیانی هەرێمی کوردستان 45 ملیۆن دۆلار خەرج بکەن ئەوە بە 64 ساڵ 2 ملیار و 900 ملیۆن دۆلاریان خەرج کردووە. بەڵام حکومەتی هەرێمی کوردستان تەنها لە یەک سکاڵا 2 ملیار و 900 ملیۆن دۆلاری بە کۆمپانیای داناغاز دۆڕاند. بەم پێش خەرجی 64 ساڵی حاجیانی هەرێمی کوردستان بەرامبەر بە دۆڕاندنێکی حکومەتی هەرێمە کە لە چەند خولەکێکدا لە دەستیدا. بەڵام ئەو کەناڵ و دەستگا ڕاگەیاندانە باسی ئەو دۆڕاندن و بەهەدەردان و تاڵانیە ناکەن و چاوەڕوانن موسڵمانان لە پارەی ڕۆژانەی خۆیان و لەو پاشەکەوتی کە لە چارەک و ڕوبعەموچەکانیان کردویانە هاوکاری نەخۆشانی شەرپەنجە و کەسوکاری سەربەرزی شەهیدانی پێشمەرگە بکەن. بێئاگالەوەی کە لە هەرێمێکی 5 ملیۆنی کە مانگانە زیاتر لە 13 ملیۆن بەرمیل نەوت هەناردەی بازاڕەکانی جیهان دەکات و داهاتەکەی 675 ملیۆن دۆلارە شەرمە کەسوکاری شەهیدان و خانەوادەی پێشمەرگە بە سواڵی خێرخوازان ژیانیان بەڕێ بکەن. ئەو دەستگا ڕاگەیان ناچەواشەکارانە لە کاتێکدا باسی هاوکاریکردنی نەخۆشانی شێرپەنجە دەکەن کە لە کاتی قەیرانی دروستکراوی دارایی حکومەتی هەرێم دەستی بۆ سندوقی هاوکاریە و نەخۆشانە بردو لە پارەی ئەو سندوقا کە موچەخۆران و خێرخوازان پارەیان تێکرد بوو موچە دابش دەکرا. لەگەڵ ئەوەشدا ئەو میدیایانە لەبەر ئەوەی ئامانجی سەرەکیان چەواشەکردنی ڕای گشتیە دەیانەوێت هاوڵاتیان وا تێبگێنن کە خزمەتکردنی نەخۆش و پەکەوتوان و کەم دەرامەتان تەنیا ئەرکی موسڵمانانە ئەرکی حکومەت و دامەزراوەکانی نییە. ئەوەی دەبێتە پرسیاری هاوڵاتیان ئەوەیە ئەو پارە و بودجە زەبەلاحی کە لەسەر خێزێنەی حکومەت بۆ چەند کەناڵێکی دیاریکرا و خەرج دەکرێت ئایا باشتر نییە بۆ نەخۆشانی شەرپەنجە و کەسوکاری شەهیدان خەرج بکرێت؟ جارێکتر سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک حاجی کاروان سوپاس بۆ بەڕێستان گەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم سەبارەت بەوەی کە لە هەندێک دەستگای ڕاگەاندن و لە تۆڕە کۆمەڵاتەکان زۆر جار لە کاتی مەراسیمی حەج قسە لەسەر خەرجی حاجیان دەکرێت کە بۆچی بۆ پرۆژەی خزمەتگوزاری یاخود بۆ نەخۆش بۆ کەسوکاری پێشمەرگە سەرف ناکرێت. بەناوی خۆی گەورە میهرەبان سوپاس و سڵاوڕێز بۆ هەموو لایەک و دوعای خێر بۆ هەموو حاجیانمان کرد کە لەوێ بوون و ئێسش دوعای خێریان بۆ بکەین کە خوای گەورە لێیان قبوڵ کە بە عەرەقی ناوچەوانی خۆیان بە ماندووبوونی خۆیان بە کار و کاسبی خۆیان پارەیان کۆ کردەوە چوون بۆ حەج. ئەوانەی کە ئەچن بۆ حەج عادەتەن ئەو کەسانن کە خاوەن زەمیر و وجدانن دوای ئەوەی کە وجدانی خۆیان ئاسوودە کرد
دوای ئەوەی کە یارمەتی فەقیران و هەژارانیشیاندا کە من زۆربەیان ئەناسم هەمویان لەو بابەتە بوون ئەوجا چوونە حەجی ماڵی خۆیان کرد. ئەگەر نسبەی ئەو حاجیانە لە کۆ بکەینەوە لەگەڵ ئەو کەسانەی کە سەفەر ئەکەن بۆ دەرەوە بە تەنها بۆ تورکیا و بۆ ئۆکرانیا و بۆ دوبەی و بۆ سین و بۆ ئەوروپا و بۆ ڕابواردنەکان یعنی لە سەتا پێنجی ئەو خەڵکەش ناکات. لەبەر ئەوە ئەمەی کە ئەبیندرێ یعنی بەرنمەیەکی بۆ داڕێژراوە ئەمە سەرەتایەکە بۆ زیاتر یعنی هەنگاوی خراپترنان کە ئەتوانی بڵێ بۆ چەواشەکردنی ڕێی خەڵکی یا سارکردنەوەی خەڵکە مسلمانەکە لەسەر ئاین و دینی خۆی یا ئەتوانی بڵێ بۆ پەردەپۆشکردنی ئەو هەموو گەندەڵی و دزی و جەردەی کە لە وڵاتە ئەکرێ بە ناوی کوردایەتی و بە ناوی حکومڕانی و بە ناوی ئەزمون پاراستن و بە ناوی هەرچی شتێک ناوی لێنێن هەر فترێک ناویی بۆ دۆزنەوە ئەوە پەردەپۆشکردنە و خەڵک مەشغوڵکردنە وازەحە ئەنا ئەگەر تەنها ئەو پرسیارەی کە وروژێنراوە لە ناو خەڵکە بە نەوعێکی تر بکرایە دەربارەی ئەوەی ئەو پارەی کە تا ئێستاکە حکومەت وەگەڵی حەپەلوشی کردووە پارەی خەڵکی خواردووە چی لێ هاتووە و بچێ بردوێتی بەها دەرچووە یان تەنها یەک پرسیارێکی زۆر بەسیتر بکرێ ئایا ئەو هەموو مەسئولەی ئەم وڵاتە هەمووی بوونەتە ملیۆنێر هەمووی تەماتە فرۆش بوون هەمووی دوکاندار بوون وەگەم حاجیانە هەمووی خاوەن کار و کاسبی مۆزەب بوون ئایا ئەو ملیۆنیێرانەی کەوا لە پەنای حکومەتەوە لە پەنای حیزبە دەسەڵاتدارەکانەوە بوون بە ملیۆنێر ئایا هەمووی پارەی حەڵاڵی بەدەستهێناوە یان هەر هەمووی پارەکان حرامە و بە ناشەرعی بەدەست هاتووە ئەی بۆ ناپرسن لەو کەسانە بۆ لێپرسینەوەیان لەگەڵ ناکەن کە بە زەقەی چاوی میلەتەوە هەمووی قەڵەو بوون و گەورە بوون و ملیۆنێر و میلیاردێر بوون و کەسیش محاسبەیان ناکە و کەسیش پرسیاریان لێ ناکە بگرە پاڵپشتیشانەگرن خۆزگە لە جیاتی ئەوە ئەمە هەنگاوێکمان بنایە بۆ سەرەتایەکی ئەم حکومەتە سەرەتایەک باە بۆ بڕیاردان بۆ نەیەشتنی گەندەڵی لە دەم و دەستگاکانی حکومەت کە بەڕاستی ئەمەمان نەبینی و یاخوا ئەمە سەرەتایەک بێ و هەر ئەوەندە بێ شتی خراپتری بەدواوەنەیە کە تەوەقوعی خراپترەکرێ بەڕاستی. بەڵێ زۆر باشە بەس پێ دوایە بۆچی بۆ نمونە ئێمە دەبینین ئەو کەناڵانە نزیکن لە ناوەندی بڕیاری حکومەت ئەو پرسیارانە دەوروژێنن ینی بۆ قسە سەر مەسەلەن داهاتی نەوت پێ دوایە ئەمە بۆ دروخستنەوەی تەرکیزە لەسەر مەسەلەی داهاتی نەوت بۆ نمونە گەر ئێمە حسابی کەین مەسەلەن مانگانە تەنە نیوەی داهاتی نەوت دێتە خەزینەی وەزارەتی دارایی 300 میلیۆن دلار نایەت خەزینەی وەزارەتی دارایی گەر ساڵانە حسابی کەین بەشی 70 ساڵی یەک ساڵ بەش 70 ساڵی حاجیانی هەرێمی کوردستان دەکات. وەڵا هەر ئەو راپۆرتەی ئێوە شتێکی زۆر جوانی ئیسارە کرد یعنی تەنها ئەو 2 ملیار و نیوە دۆلاری کە دۆڕا بە شەریکەی داناغاز حکومەتی هەرێم دۆڕانی هەر تەنها ئەو پارەیە بەقەت ینی چەند ساڵی 6 ساڵی حاجیەکانی کوردستانە زۆر ینی تەنها ئەوەندە ئەرێ بۆ کەس محاسبەی ئەم بابەتەی نەکرد بۆ کەس لێپرسینەوە لەم بابەتە ناکە یعنی وەرە لەسەر حەڵاڵ محاسبەتەکەن و متابعەتەکەن لەسەرەوەی کە کارێکی حەڵاڵە و ئەمرێکی خوایت بەجێ هێناوە فەریزەیەکی حەجەوەیکە کە لە ئەرکانەکانی ئەم دینە پیرۆزە بەڵام خۆیان ئاسا ئایانەوێت دەستگاکانیش وەکو خۆیان بێ چۆن میلەت چەواشە ئەکرێ و پەردەپۆشی ئەم هەموو دزی و گەندەڵیە ئەکرێ تەبعاً بەچی ئەکرێ بەوانە ئەکرێکەوە ئەمڕۆ ئیعلامن ڕاگەیاندنن ڕێی خەڵکی بەلایەکی ترابەرن ئەمەی کە ئەکرێ بەڕاستی ئەمە ئەچێتە سەر ئەو خاڵانەی کە چەند ساڵە لەم وڵاتە ئەکرێ قەیران لە دوای قەیران ئەزمە لە دوای ئەزمە ئەمە لە جیاتی ئەوەی بیرمان بکردایەتەوە کە چۆن پاشەکەوتی ئەم میلەتە بدەینەوە و چۆن ئەو گەندەڵیانەی کە دام و دەستگاکانی ئەم حکومەتە ئێستا بێ یا پێشتریش بێ داپۆشراوە بە گەندەڵی و بە یعنی ئەتوانی بڵێ بە هەموو غەل و غەشێک ئەچێ بەڕێوە بیرمان لەوە بکردایەتەوە چۆن ئەم حکومەتە بکەین بە حکومەتێکی مؤسسایەتی و چۆن گەندەڵی نێرین کە ئەمە ئەرکێکی سەرشانی هەمومانە ئەچین پڕەدەینە ئەم دینە لەلایەک باسی حەجەکرێ و لەلایەک باسی بانگەکرێ و لەلایەک باسی هەر جاری شتێکی ترشەکرێ کە من وەک گوتم سەرەتا یعنی تەوەقوعی شتی خراپتر ئەکرێ بەڵام ئەمە یعنی ئەمە پیشەیە تەواو ئەمە بێ خواب کە ئەو میلەتە مسلمانە یعنی ئەمانە بناسیە زۆر باشە کە یعنی مباشرەتەن ڕاستەوخۆ محارەبەی دینەکە ناکەن چونکە میلەتێکی مسلمانە تەحملی ئەو بابەتە ناکە بەڵام ئەی پێچن بە شتێکی ترەوە تێوێگلێنن بە شتێکی ترەوەکەوە کە ئەنەمە پێڵێ حەج ئێستاکە فەرز نییە یان پارەی عەمرە بۆ کە ئەنەمە ئێمە چین ئەیکەینە گیرفانی مەلیک عەبدوڵڵاوە لەوێ
حەج فەریزەیەکە و نەفەقەیەکە. یعنی ئێستش ئەو دام و دەستگا خەیریانە نەبووە لەم کوردستانە، ئەو دام و دەستگا ئیسلامیانە نەبووە لەم کوردستانە، ئەو فەقیر و هەژارە بێباوکە ئایلە شەهید و خەستەخانەکان کە خەڵکێکی فەقیر ڕووی لێ ئەنێ خەڵکەکە سەرگەردانتر ئەبوو بەڕاستی. یعنی ئەو خەڵکە مسلمان و خاوەن هەست و ئیمانەیە کە دڵی بۆ فەقیر و هەژارە ئەسووتەیە بۆ قیامەتەکەی خۆی بەدەم فەقیر و هەژارەوە دێ. ئەو لایەنە ئیسلامیانەیە کە خەمی ئەو میلەتەی خواردووە، بەڵام ئایا ئەوان پێمان بڵێن چ شتێکیان کردووە تا ئەم فەقیر و فوقەڕایە لە پارەی بەدەلی حەج ینی بەدیری ئەو حەجە بۆ شتێکی تریان سەرف کردێ بێ. هیچ هەیە ئەم پینە و پەڕۆیی کە بەسەر جادە و سەر شوێنەکانەکرێ ئەمە حەلی ئەمە شاکرانە ناکە بەداخەوە بەڕاستی. یعنی ئەگەر بەم حاڵە ئێمە پڕ بدەینە دین و بەم حاڵە چاواشەکاری بۆ دین بکەین، دین لەوەتەی ئەم دینی ئیسلامە هەیە شەڕەکرێ بەرامبەری، بەڵام شەرکەڕەکان هەموو کات دۆڕاون. بەڵێ سوپاس دەکەین. ماوەستا عوسمان جەنابیشت بەخێر بێی، سوپاس بۆ ئامادەبوونتان، بەخێرش بێنەوە لە سەفەری حەج. سەبارەت بە ئەو قسەکردنە سەرنجی بەڕێزت چیە لەسەر ئەو قسەکردنە سەر خەرجی حاجیانی هەرێمی کوردستان، یاخود بە شێوی گشتیان پارەیە ئایا بۆ کێ سەرف دەکرێنی چەندی بۆ حاجی خۆیەتی، ئایا مەسەن حکومەت خۆی حکومەتیش خازاندی تێدا ناکات مەوەسە حکومەتی هەرێمە؟ بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان، درود و سەڵات و سەلام لەسەر جانی گەورەمان محەممەد صلی الله عليه وسلم لەگەڵ یار و یاوەرانی بە تێکڕایی تا ڕۆژی دوایی. سەرەتا سوپاس بۆ جەنابت و بۆ سڵاو لە سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پێیام و هەروەها حرمەت و ڕێزی زۆرشم بۆیە بۆ سەرجەم هاوڵاتیانی کوردستان. سپاست دەکەم بۆ تەرحیب و بەخێر هاتنەوەکەت، خی گەورە پاداش داتەوە. ئومێد دەکەم ئینشەڵڵا ئەم سەفەرە پیرۆزە ببێتە بەش و پشتی هەموو هەواداران و هەموو ئەوانەی کەەوە حەزیان لێ زیارەتی ماڵی خوا بکەن. الحەمدولله هەرێمی کوردستان شان بەشانی سەرجەم ئەو هەموو وڵاتە زلهێزانەی کەەوە خاوەنی دارایەکی زەبەلاحن توانیوێتی هەموو ساڵ فەریجەی حەزی خۆی جێبەجێ بکە. ئەوە جێگای دەستخۆشیە بەڕاستی. یان نێگە خەڵکانێکیش لێرە و لەوێ قسەیەک بکەن، بەڵام ئێمە دوان نەکەوتوین لە کاروان و لە ئەنجامدانی ئەو کاروانە پیرۆزەی خۆمان الحەمدولله جێی دەستخۆشیە بۆ سەرجەم کارمەندان و بەرپرسانی ئەو بوارەوە دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی. بەڵام پاشانەکە دەکرێت ئێمە ئەم سەفەرە پیرۆزە ئەم بوارە مبارەکە بکەینە سەرچاوەیەکی تری دارایی بۆ دابینکردن و بۆ بژاننەوەی هەم کوردستان و هەم هاوڵاتیانیش. بێگومان لەبەر ئەوەی کە کەس زیانی بەرنەکەوتەوە زەرمەند نەبووە لە ئەنجامدانی فەریزەی حەج، بۆیە بەڕاستی ئەم هەموو هەڵمەت و شاڵا و پەلاماردانەی ئەنجامدەرانی فەریزەی حەج و حاجیان پێمان وانە شتێکی هەندە بایەخدار بێ. یعنی خەڵکانێکی نامەسئولن، خەڵکانێکن نابەرپرسیارن لە هەرچی بڕگە و دەسەڵاتی ئەم وڵاتە هەیە ئەم قسانە دەکەن. سوپاس بۆخوا ئەمە قسەی مەسئولین نییە، ئەمە قسەی دەسەڵاتداران نییە، ئەمە قسەی خەڵکانێکی خاوەن ڕێی نییە. دارەکە لە ناوەندی بەڵێر نزیک بۆتە سەرچاوەیەکی تری دارایی بۆ هەرێمی کوردستان. ئەگەر ئێمەش وەکو پەرلەمان تێبینیمان هەبێ کە نەتواندراوە تەواو قازانج و سوودێکی وەربگرین لە ئەنجامدانی فەریزەی حەج و هەروەها بیکەین بە سەرچاوەیەکی دارایی. سوپاس بۆخوا من لە لە میانەی ئەنجامدانی گەشتەکەم گەشتی فەریزەی حەج لەگەڵ سەرجەم ئەو برا بەڕێزانەی دەستەی ئیدارەی حەج و عەمرەی هەرێم دانیشتم کە زۆر پێشنیاری جوانیان کرد و منیش زۆر دەستخۆشیم لێکردن بەوەی کە ئێمەش بتوانین شانبەشانی سەرجەم وڵاتان ببینە خاوەنی شوقەیەک، ببینە خاوەنی چەند وتێلێک و باڵەخانەیەک لە شاری مەکە، بتوانین لایکەمی حاجیانی خۆمانی تێدا ساڵانە بحەوێنینەوە، پارە نەدەین بە هیچ کەسێک لە ڕێگای وەکالەتێک، لە ڕێگای وەکیلێکەوە بریکارێکەوە. ئێمەش ببینە خاوەنی پاسی خۆمان، ببینە خاوەنی کارمەندی خۆمان. و الحەمدولله هەنگاوی باش نراوە ئەم ساڵەکە سەرجەم کارمەندەکانمان کارمەندانی هەرێمی کوردستان بوون الحەمدولله، هەم لە مەطبەخ و هەم لە مرشید و هەم لە مفتی و هەم لە سەرجەم ئەو بوارانەی کەوالەیە خەڵک پێویستی پێی هەیە الحەمدولله بەرەو پێش چووە. بەڵام دەتوانین ئێمە لەلایەنە داراییەکەش زۆرتر ئیستفادە لێ بکەین بەو بوارەی کە
خەڵکانێک نەتوانن ڕەخنەمان لێ بگرن کە پارە نەدرێت بە حەز و بە مزگەوت و بە ئەنجامدانی ئەم دروشم و واجباتانە ببێتە دەمکوتکردنێک بۆ خەڵکانێک کەوا بیانەوێت ڕەخنە و گلەی لە مسلمانان بکەن گرەی لە حاجیان بکەن گرەی لە حکوومەتی هەرێم بکەن بەوەی کە نەیتوانی وەکو پێویست سوود وەربگرێت لە ڕێوڕسمی فەریزەی حەج و حاجیانی هەرێمی کوردستان. بۆ نمونە دەتوانرێ بەس شێوازێک سوودی لێ وەربگیرێت ینی بۆ نمونە وەکو سەرچاوێکی داهاتیش سەیر بکرێت. بەڵێ سوپاس بۆخوا ئەو ساڵەکە بەندە لەوێ وەکو حاجێک بەشداری ڕێوڕسمی فەریزەی حەجم کرد نەک وەکو مشریف نەک وەکو مرشید نەک وەکو دەستەی ئیداری نەک وەکو پەرلەمانتاریش بۆ زانیاریتان بەڵام هەستم بە بەرپرسیارەتی خۆم کرد لەوەی بتوانم لێپێچینەوە لایکەمی لەگەڵ برا متەقاهید و حەملەدارەکان بکەم بە سینەیەکی فراوانەوە وەریان گرتم و کە سوپاس بۆخوا چەندین معاناتیان هەبوو ئەوانیشم کردو بە راپۆرتێک بۆ بەرزکردنەوەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە بەڕێزان برا حەملەدارەکانمان ئەوانەیەکەوە خەڵک دەبن بۆ حەج جێروگریفتیان هەیە و هەروەها حاجیانی جێروگریفتیان هەیە و هەروەها دەستەی ئیداریش بە هەمان شێوە هەندێک داواکاری هەبوو سەرجەممان کۆ کردوتەوە بۆ نمونە بتوانین من لەگەڵ بەڕێز وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی بڕیارم داوە کە سەردانی بکەین بۆ تاوتوێکردنی تۆکمەکردن و بەکاراخستنی فەریزەی حەج وەکو سەرچاوەیەشتری دارایی کاتێک خوا دەفەرمێ فەلیەشهەدوا مەنافع لەهم دروستە حاجی بچێ بۆ ماڵی خوا و بۆی کەوا سوودێکی مادی وەربگرێ قازانجێک بکە ئێمە لە بۆ نمونە لە شاری مەکەی پیرۆز چەند باڵەخانەیەکمان هەبێ چەند پاسێکمان هەبێ حاجیەکانمان بەراوخشکە حاجیەکان بەکرێ لە شوقەدا نەنیشن لە شوقەکاندا بنیشن کاتێکەوە ئێمە ئیخۆمانە کرێی پێ نەدەین بتوانین پلانێک دابنین بۆ ڕاکێشانی ناوی براو خوشکە حاجیەکان بۆ ماوەی 10 ساڵان پارەکانیشان وەربگرین ئەم ڕێژە پارەی کە دەکات چەند ملیۆن دۆلارێک بۆ نمونە لەگەڵ چەند ملیۆن دۆلارێک شتری حکوومەتی هەرێم بچین لەوێ لێکی بدەین و مووقعێک پێ بکڕین ئێمە نەبینە کرێکی لە شاری مەکە ئەوەندێکەوە فەریزەی حاجیان لەوێ نەبێ لە کاتی عەمرە و لە کاتی تردا ئێمە ئەو باڵەخانە بەکرێ بدەین استفادەشی لێ بکەین حەزم لێ ئەوە بڵێم بە ئینسافەوە قسە بکەم خەڵکانێک ئەگەر ڕەخنە بگرن ڕەخنەی بە بنەما ڕەخنەی بێ بنەما ناڵێم بڵێم بتوانن کاکە کار بەدەستانی حکوومەتی هەرێم یان پەرلەمان یان سەرۆکایەتی هەرێم لەگەڵ عیلاقە و پەیوەندیتان لەگەڵ حکوومەتی سعودیا بتوانن ئێمە پەیوەندیەکانمان باشتر بکەین بۆی لەوێ پێگەیەکمان هەبێ لەوێ ئێمە ڕسیدێکی هەم دارایی و هەمیش سوپاس بۆخوا لەگەڵ ڕێزی خەڵکان ئاڵامان درەشاوەیە و هەروەها خەڵکمان لەوێ سوپاس بۆخوا لە خەڵکانی تر زیندوترن والحەمدولله مرشیدەکانمان وشیارن والحەمدولله لێژنەی فتوامان هەیە دەستەیەکی ئیداری تۆکمەمان هەیە بەهۆی ئەوەی کە من بەداداچوونم بۆ جێروگرفتی براو خوشکە حاجیەکان کردووە و ئەو بەڕێزانەی ئەوقاف لە ئیدارەی سعودیا لەوێ کە نوێنەری حکوومەتی هەرێم بوون بەدەنگمەوە هاتن لێرەوە دەمەوێت دەستخۆشیان لێ بکەم بەبێ ڕەچاوکردنی هیچ لایەنێک هیچ شتێک هەستان بەدەنگمەوە هاتن و لە گیرروگرفت و کێشە و معاناتی حاجیەکان کۆڵیەوە و توانیشیان چارەسەری معانات و بەشێک لە کێشەکانی براو خوشکە حاجیەکان بکەن چالاکەوە کەسی گونجاوەوە دەتوانین کاری گونجاو و کاری چالاک بکەین با خەڵکانێکی شەبن بڵێن پارەی فەریزەی حەج نەدرێ بۆ حەج و بۆ عەرەب و بۆ ئەمیرەکانی سعودیا لەوانەیە هەندێکیان بە ئینسافەوە قسام بکەن بەڵام پێمان وانە ئەو قسەیە بێ وەکو دەڵێ ینی بێمەبەست بێ معنایەکەی بەڕاستی لە ئەسلی ئیسلامدانا بۆ وەیانەکەوە لە شکۆی ئیسلامدەن لە شکۆی حەج بدەن لە شکۆی نوێژ بدەن ئایا کێشەی ئێمە کەی لەگە بڵنگۆی مزگەوتەیە کەی کێشەی فەریزەی حەجەکەی لەگەڵ مزگەوت دروستکردنە بەڵام خەڵکانێکی نامەسئول هەڵدەستن بە ئەنجامدانی کارێک بۆ پشێوینانەوە بۆ دروستکردنی ئاژاوە ماوەستا سوپاس دەکەم دواتە گرێم بۆ لای بەرز کاک حاجی بگەرم بۆ لای بەرز ئەم جۆرە ورژانە جۆرێک لە تەشیریش نییە بە یەکێک لە ڕوکنەکانی ئیسلام ینی بەم شێوە پرسیار بکرێ بۆ مەسەلەن پارەی
نادرێ بە پرۆژەی خزمەتگوزاری پاشن ئارکی کێ پرۆژەی خزمەتگوزاری دابین کە لە پاڵەوەش مەسەلەن ڕێکخراوی ئیسلامیەکان و دەستگای خێرخوازی ئیسلامیەکان چەندە مەسەلەن هاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەتیان کردو؟ وڵا خۆی ئەمە ئەگەر پرسیارە بە نوعێکی تر بکەین تۆ بڵێ موسەساتەکان ئەگەر دەوری خۆیان ببینن ئەم پرسیارە دروستە بێ ئەگەر حکومەت کەتنی بەو میلەتە نەبکردایە و ئەو حکومەتە حکومەتێکی ئەو میلەتی وایە و نەیەشتا خەڵک برسی بێ و قەیرانی دارایی دروست نەکردایە و خەڵکی برسی نەکردایە احتیمالە ئەوی علامانەش ئەم ڕستقیان بۆ نەهاتە ینی بچن مۆزوعێک دروستکەن خۆیان بە حەجەوە بنووسێنن بڵێن حەج خەڵک نەچی و پارەکەی سەرف کرێ ئەوە لە دەرەنجامی بێ موسەساتی ئەم حکومەتەیە لە دەرەنجامی ئەوەیە کە وەزارەتی ئەوقاف تا ئێستاکە نەیتوانی ڕۆڵی خۆی ببینێ لە دەرەنجامی ئەوەی موسەساتە خەدەمیەکانی ئەم حکومەتە نەیتوانیوە ڕۆڵی خۆی ببینێ لە خزمەتکردنی ئەو میلەتە لە دەرەنجامی حەل نەکردن و چارەسەرکردنی ئەو هەموو کێشە و قەیرانە کەڵەکە بۆیە بەسەر ئەو میلەتەوە تا ئێستاکە چارەسەر نەکراوە. یعنی ئەگەر موسەساتەکانی حکومەت دەوری خۆیان ببینایە بۆ خزمەتکردنی خەڵکی ئەوانیش بڵین ڕاگەیاندنەکان سێبەر بن یا حەقیقی حیزبەکانی تر بن ئەوانی زمانی ئەوەیانە بەڵام من ئەڵێم ئەم بابەتە دوو بەشە بەشێکی ئەوەیە کە بۆ شاردنەوەی ئەم گەندەڵی و ئەو قەیرانانەی کە یەخێ میلەتەی گرتووە بەشەکەی تری بە معنای کەلیمە بۆ دژایەتیکردنی ئیسلامە وەکو دین یعنی ئەبێ وای خوێندنەوەی وای لێ بکرێ چونکە تۆ ئەمرێکە خوای گەورە وا فەرزی کردووە یعنی وەگوایە نەقت بگری بڵێ بۆچی خەڵک زەکاتەدا بۆچی خەڵک نوێژەکە بۆچی خەڵک ئەوەنە فەرزێکن خوای گەورە دایناوە تۆ بچی بەغێر مباشر نەقدی لێ بگری وڵای ئێستا کاتینی ئەیکی کاتێتی لەبەرەوە یعنی ئەگەر ئەمە بابەتێکی ترە ینی ئەم بابەتیان کە ئەمەیان خەتەرترە بە ڕەئی من ئەگەر بەرنامە داڕێژراو بێ ئەگەر ئیشی لەسەر بکرێ کە ئەم فەرزە پیرۆزە کە پێوتری حەج یان سونەتە گەورەکە کە پێوتری عەمرە خەڵکی لێ سارد بکرێتەوە بەڕاستی ئەمە بۆ خۆی ینی هەوڵدانێکی بێهودەیە چونکە ئەگەر جەنابتان ملاحەزەتان کرده بێ ساڵ بە ساڵ خەڵک زیاتر ئەچێ ساڵ بە ساڵ خەڵک زیاتر ئەچێ بۆ عەمرە ئەچێ بۆ حەج و من یەقینم لەو 4-5 کە خەڵک ڕۆیشتووە تەوقعکەم 7,000 ڕۆیشت بێ ئەم 7,000 کەسەی کە ڕۆیشتووە یعنی بەڵێ 7,000 کەس ڕۆیشتووە یعنی من یەقینم ئەگەر ڕێ بکرێتەوە و ئەگەر ڕێ بدرایە لەوانەیە لای کەم 30,000 کەستر بڕۆیشتایە یعنی خەڵک زۆر بە پەرۆشە لەبەرەوە بەڕاستی بم فووە لەرزۆکە بم فووە زەعیفە ئەم نووری خوایە بەم شێوازە نەزەعیفە بێ لەناو ئەبرێ و بەعکسەوە یعنی ئێماوەی کە بینیمان خەڵکێک دیفاع لەم بابەتاکە خەڵکێکی حتا مەشرەب ئیسلامیش نییە یعنی خەڵکێکە ئیمانی بە ئازادی بیڕوڕایە یعنی تۆ ئازادی دەستکاری ئازادی خەڵکەکەیت ئەیان مەسەرەن تۆ پارەیەک بۆ ناڵی پارەی تر کە لەشتی تدا سەرف کراوە بۆ نای عیلاجی تری پێ بکەیت جەنابتان ئیشارەتان بە شتێکدا لە راپۆرتەکە شتێکی زۆر جوانی تیا بوو ئەو پارەی کە بۆ خەستەخانەی هیواداندرا بوو پێشووتر کە خەڵکێکی خێرخواز خۆی کردبەوە ئەی باشە لەو قەیرانەی خۆ پارێش خورە ئەی ئەو پارانەی کە لە پارەی خەڵک بوو لە بانقەکان داندرا ئەو پارانەش خورە ئەی پارەی خەڵک هی خۆی داینابوو لە بانک بۆی ئیشی پێ بکە پارەی مقاولین و تاجرەکان ئەوانش نەما ئەی بۆ ناپرسین لەوانە ئەرێ پارەی ئەو میلەتە چی لێ هات بۆ نادرێتەوە یعنی کەمترین شت ئێستاکە گەریج نەبێ حەوت موچەی خەڵک لەلایەن حکومەتەیە بێجگە لە مەسەلەی پاشەکەوتەکە بۆ راپۆرتێک ناکەن لەسەر ئەوەی کە ئەم موچەیە چۆن بگەڕێتەوە بۆ ئەم خەڵکە لەبەرەوە بەڕاستی ئەمە یعنی وەگوتم ئەم چاواشەکاریە کە هەمیش خۆشاردنەوە و خۆدزینەوەیە لەو هەموو گەندەڵیانەی کە ئەکرێ من تەمەنا ئەەکەم ئەبووە یەکەم بەڕاستی وەزارەتی ئەوقاف فەرم بوورە فەرم وەزارەتی ئەوقاف ڕۆلی خۆی ببینێ لەم مەسەلەیە بەڕاستی هەر کەسێک دەست بۆ پیرۆزیەکانی ئەم دینە بەرێت و بەم نەوعە ئیتر ئەمەش بەشێکە لە ینی جەناب ئیشارەت بۆدا پرسیارەکەوا بوو کە ئەمە تەشهیرە بە ڕوکنێک لە ڕوکنەکانی ئیسلام ئەمە بە سوکردنی ڕوکنێک لە ڕوکنەکانی ئیسلامە وەزارەتی ئەوقافە بێت دەوری هەبێ وەزیر ئەوقافە بێتە سەرخەت یەکێتی زانایان لەم مەسەلەیە بێتە سەرخەت بەڕاستی یعنی ناکرێ ئەو بێدەنگیە یعنی ئێمە ئەگەر بۆ هەموو شتێک بێدەنگ بین بەڵام دەستبردن بۆ پیرۆزیەکانی ئەم دینە ناکرێ بێدەنگ بین یعنی من پرسیارەکەم لەوەیە ئەگەر بۆ نمونە ئەگەر ئەم قسەیە دەربارەی بۆ نمونە دەربارەی یەزیدەکان بکرایە دەربارەی مەسیحیەکان بکرایە ئێستاکە ئەیان وێرە ئەیان توانی ئەیە هەموو پارەی لەو مەڕاستیمەی ئەوان سەرفەکرێ بۆ کەس باس ناکات
يعني بۆ ئەم بابەتە ئیسارە ئەکرێت تەنها لە ئەنووسێن بە مەسەلەی حەج و ئەم بابەتانەوە لەبەرەوە بەڕاستی بە دەرەجەیەک وەزارەتی ئەوقاف بەرپرسیارە و یەکێتی زانایان بەرپرسیاری دووەمە لەم مەسەلەیە و سێمیش ئیدعای عام کە داواکاری گشتیە ببێتە سەرخەت. بەڵێ سوپاس دەکەم کاک حاجی. مامۆستا عوسمان بگەرم وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە ئەوانەی کە سەردانی ماڵی خوددا دەکەن ینی تا ئەوەندەی کێوە مەسەرەن پەیوەندیان لەگەڵیاندا هەیە چەندە خەڵکانی خێرخوازن یاخود بۆ نمونە ڕێکخرا و خێرخوازە ئیسلامیەکان ئایا درێگیان کردووە لە خزمەتکردنی ئەوەی کە بەو مادەکەمێک کە لە بەردەستیانە خزمەتی نەخۆش و هەژار و کەم دەرامەت؟ حەقوا بۆ ئەو پرسیارە ئاراستەی هاوڵاتیانی کوردستان بکرێ بە ئینساف وەڵام دەنەوە نەک من لێرانە وەڵامی ئەو پرسیارەی جەنابەت بدەمەوە بەڵام بە دڵنیاییەوە سپاس بۆخوا هەم لایەنە ئیسلامیەکان و هەم ڕێکخراوە هەموو ڕێکخراوە ئیسلامیەکانی کەوا هەیە سپاس بۆخوا نەک بۆتنە بار و ئەرێک لەسەر کۆمەڵگا و وڵات و دارایی و داهاتی کوردستان دەستبارگەرێکی زۆر چاک بوون بۆ بەخێوکردنی منداڵە شەهید و منداڵە پێشمەرگە و بۆ دەستبارکردنی سەرجەم توشبوانی نەخۆشان سپاس بۆخوا بەبەر چاوی هەموو خەڵکەوە کەناڵی ئاسمانی پەیام ڕۆژانە نییە ماڵێکی لێ قەوما و ماڵە پێشمەرگەیەک و ماڵە شەهیدێک پیشان نەدا بەوەی کە کۆمەچی دەکرێت لەلایەن خەڵکی خوێرخوازەوە سوال و سەدەقە دەکا و دەیدا بە خەڵکێک لەوانەیە ئەسڵەن بینەری کەناڵەکەشی نەبێ نەک لایەنگر و دەنگدەری ئەوە شانازیە سپاس بۆخوا بۆ هەموو کەناڵەکان بەرنامەی سومای چاوانە بەرنامەی بەخشینە هەموو ئەو بەرنامە بەخشانی کە لە کەناڵە ئیسلامیەکاندا هەیە دوایە ئەگە سیر بکەین بە ئینسافەوە سیر بکەین لە فەریزەی حەج کاتێک هەموو حاجیەک یان قوربانیەک دەکا یان هەدیەک تەمەتوعێت هەدیەک فیدەیەک دەکا سەرجەم ئەم گۆشت و ئەم خێر و سەدەقەیە بۆ خەڵکانێکی هەژار و لێقەوما و ئەو مسلمانانێکەوە لە برسان مردوون هیچیان نییە نانیان نی بخۆن نوایەکیان نییە سێبەرێکیان نییە بۆوان دەچێ یعنی فەریزەی حەج خۆی لە خۆی فێرە قوربانیت دەکا فێرە تەضحیەت دەکا فێرە ئەوە دەکا کە تۆ ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة چەند بۆ خۆم پێویست بم بەشێک بەڵام ئیسلام فێرم دەکات دەبێ ئیثار بکەم دراوسەیەکەم هەڵبژێرم بەوەی کەوا خزمەتی بکەم خۆشەویستمان دەفەرمێ صلی الله عليه وسلم ما آمن بي من بات شبعان وجاره جاع إلى جنبه وهو يعلم ئەو ئیماندارێک کە پێنج فەرزە لە مزگەوتەیە ئەگەر حاڵی ئیداری خۆی باش بێ و دراوسەکەی هەژار بێ ئیمانی کامڵ نییە ئیمانی دامەزراو نییە بۆیە ڕێکخراوە ئیسلامیەکان و حیزبە ئیسلامیەکان سوپاس بۆخوا توانی ویانەکەەوە زیاتر خزمەتی خەڵک بکەن و هەروەها عیب و عار و کەم و کوڕی بەڕاستی حکوومەتیش داپۆشن سوپاس بۆخوای گەورە بەڵام ئەوەی ئەو قسانە دەکەن خۆزگە ئەو کاتێکەوە کەم ئەندام و خاوەن پێداویستە تایبەتەکانیان فرێدەدایە سەر شۆستەکان و دوو لە ڕوتان سەر خۆڵ و خاشاک ئەدی بۆ بەرنمەیەک و مێزگەردێکیان نەکردبەوەی کە بۆ خاوەن پێداویستی تایبەت و ئەوانەی شەلە بوون ئەوانەی نابینا بوون بۆیان لێ هات یان کاتێک لە ڕێگای هێناین دەرزێکی ئێکسپایر و بەسەرچوو بۆ ئەوانەی توشبووی نەخۆشی شەکرە چاویان لەدەستدا و نابینا دەرچوون ئەدی بۆ بەرنمەیەکیان نەبوو ئەوە ئاماژەیە بەوەی کە ئەو وتانە بۆ خزمەتی کوردستان نییە بۆ خزمەتی هاوڵاتیانی کوردستان نییە بەڵکو بۆ دژایەتیکردنی خودی ئیسلامە خودی فەریزەی حەج و ئەمرێ بەداخەوە ئێمە تاریکایی مانجێ لە ئێوارە ڕادەبینین بۆیە ئەوانە هیچ کاتێک بایەخیان بە ئیسلام نەبووە دیراسەیەکی ئیسلامیان نەکردووە بە شێوازێکی ناملتەزیمانە بە ئیسلامەوە قسە لەسەر ئیسلام دەکا یعنی بێوێ کەسێکەوە باز بکە بابێ لەگە مامۆستایانی ئایری لێژنەی فتوامان هەیە مامۆستایانی ئاینی لە وەزارەتی ئەوقافەوە بە ئەوان فتوا بکەن دەرباسکردنی گیانی مسلمانێک گەورەترە نەک لە حەجێک بگرێت لە هەموو کەعبەت الله لە هەموو قیبلەی مسلمانانیش گەورەترە بۆیە ئەگەر کەعبە بڕوخێ ئاسانترە لەکن خوان نەک مسلمانێک لە برسان بمرێ ئەوە ئیسلام فێرمان دەکات بەڵام خەڵکانێکی خوا پێدا دەتوانن خێریش بکەن سەدەقەش بکەن وڵای دوای خێر و سەدەقە و زەکاتیش توانی ویانە ببەخشن بۆیە بەداخەوە ئەو وەڵامی پرسیارەکەی جەنابەت دەبێت خەڵکی کوردستان و بە ویژدانی خەڵکی کوردستان بڵێن بەڵێ ئیسلامیەکان و ڕێکخراوە ئیسلامیەکان توانی ویانەکەوە ببنە پێشەنگێک نەک دەستبارگر پێشەنگێکی باشیش بۆی کەوا خەڵکی هەژار و لێقەوما و کۆمەچی بکەن
سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورتمانەیە دوای ناوبڕەکە قسە لە سەر هەوڵان دەکەین کە بۆ ڕخستنەوەی وتاری ئاینی لە کوردستانە هەیە لەگەڵمان ببێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە. کارگەی شربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 0771 840 2000. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەیتێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز. کاکە حاجی کارامگەرم وڵای بەڕێز لە تەوری دوم دەمانەوە قسە لەسەرەوە بکەین. ئێستا کۆمەڵێک هەوڵ هەیە بۆ جێبەجێکردنی کۆمەڵێک ڕاستپاردە کە پێشتر ڕاپسپاردەیەکە بوو بۆ مەسەلەی ڕخستنەوەی وتاری ئاینی کۆنفرانسێکرا، بەڵام ئێستا بەرپرسانی وەزارەتی ئەوقاف باس لە جێبەجێکردن دەکەن. ئەویش مەسەلەی کەمکردنەوەی وتاری ئاینی بۆ 20 خولەک، مەسەلەی کەمکردنەوەی ژمارە و مزگەوتانی کە وتاریان تێدا دەدرێت. دەمەوێت سەرنجی بەڕێز لەسەرم پرسە بزانم. وەڵامە پێشتر لە خولی پەرلەمانە زۆر باسییان بابەتە کرا لەوەی عملیەوە ناتوانانی بیخەیتە بواری جێبەجێکردنەوە. بەڕاستی زۆر زەحمەتە. یەک لەبەر ئەو گەندەڵیە زۆرەی کە وەزارەتی ئەوقافی داپۆشیوە، یعنی بۆ نمونە لە هەجاری هەر باسی بانگبێژی بکەی، هەم مزگەوتی وا هەیە 10 بانگبێژی تایە و کەسیش بانگ نادا. مزگەوتی وا هەیە 20 خادمی تایە و 1 خادمی لێ نییە. یعنی مزگەوتی وا هەیە 50 مۆزەفی بۆ نووسراوە و 1 کەسێک نییە خزمەتی بکە. بەرحاڵ یعنی ئەبوایە دەستیان بۆ ئەو بابەتە ببردایە. یعنی وەک گوتم جارێکی ترە لێم مؤسساتەکانمان تەپیون لەسەر ئەم بابەتانە بینا ناکرێتەوە. یعنی تۆ پڕ بدەیتە سەر وتار و سەر مینبەر و سەر بانک، بەڵام لە خواریشەوە هەرچی گەندەڵی هەیە مؤسساتەکانی داپۆشیوە. من یەک میساڵێ بۆ جەناب تێنمەوە. یەکێک لە بەڕێوەبەری بەشیەک لە وەزارەتە لە ناحیەیەک لەم ناحیەم کوردستانە طبعا کەشف بوو لەسەری کە مزگەوتێکی دروست کردووە و مۆزەفەکانشی تەعین کردهبوو بە خەتیب و بە بانگبێژ و بە کارگوزار و ئەم بابەتانی تیا بوو. لە نەتیجەیە دەرکەوت نە مزگەوت هەیە نە مۆزەفیش هەیە و پارەی مزگەوتەکە خوراوە و پارەی کارمەندەکانی شەخورێ.
یعنی ئەبواە بۆ نمونە ئەم کەسە دەرکرایە ئەبواە بۆ نمونە ئەم کەسە بدرایەتە تەلەڤیزیۆن دەباتەوەی گەنجێکی قوربەسەر لەبەر نەبوونی کە من تەرجیح و حاڵەتە ناکەم بەس دەوانێت لەبەر نەبوونی بێ لەوانێ بیبسیەکی دزیوە 3 مانگەوا لە سجنە یا بڵێ غازی دزیەوە وا لە سجنە بەڵام ئەمە دزی دنیای کردووە لە جیاتیەوەی لە قسمەکە دەریکەن کودیانە بە مدیر عامی ئەو وەزارەتە لەو ناحیە گەورەیە ئێستا شار بەردەوامە وەکو بەڕێوەبەری گشتی یعنی مامەست نانە نەک بەڕێوەبەری گشتی هەر بوو بە مەسئولی شارێک کامل لە ینی لە مەسەرەی ئەو بابەتەیە یعنی لەوە گەورەتر بوو تەرفیع کرا قەزمەوەی ئەوە چارەسەر بکرێ سەر مینبەرەکان مینبەر ئەوە ئەبێ ئازادی بدرێتە مامۆستا لە وتاردانە بەڵام باسەکە لەوە نیە بچێت سەعاتێک بێ ما هەندێک مۆزوع هەیە باسەکە ئەخوازێ 25 دقە بێ 9 ساعت بێ 40 دقە بێ یعنی وەقتدانان حەسڕکردنی ئەو مامۆستایەیە یا سیقەنەدانە بۆ مامۆستایە لەسەر وتار کە ئەنەمە ئەم مامۆستایانەی کە ئیجازەی خیتابەیان وەرگرتووە هیچی لێ نازانن تۆ بێ وەختیان بۆ دیاریکەی باشە خۆەوە تەڵەبەی ئیمتیحان بدە تۆ بچی وەرەقەکەی لێ بستەنیتەوە هەندێک مەوزوع هەیە تۆ ناتوانانی لەسەر مینبەر یعنی حەسری بکەی ئەوە یەک دووەمین بەڕاستی قودسیەتی مینبەر وا ناپارێزرێ ڕاستە ئیدارە سەر بە وەزارەتی ئەوقافن بەڵام مینبەری پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم مامۆستایە وەکیلی ئەو پێغەمبەرێ لەسەر ئەو مینبەرەیە ئەرکی سەرشانی ئەوەیە دیفاع لەم دینە بکە ئەم دینە بڵاو بکاتەوە خەڵکی وشیار کاتەوە لەسەر دینداری تۆ تەشجیعی بکە وەرە من لە جیاتی ئەوەی کە ئەم مامۆستای وا لێ بکەم وەرە هەموو مامۆستاکان لەم کوردستانە پرسیاریان لێ بکە ئەرێ مامۆستایەکی ئاینی لەم کوردستانە کتابێکی بۆ چووە کتابێکی فقهی کتابێکی علمی کتابێکی زانستی کتابێک لەو کتابانەی ئەم سەردەمە کە ئیسفادەی لێ بکە ئەرێ کۆڕ و سیمیناریان بۆ گیراوە کە ئەم مامۆستایانە لەم ئەم ساڵ بۆ نمونە باسی ئەم بابەتانە بکەن یعنی وەقت دیاریکردن و حەسڕکردنی مامۆستا حتا تەنانەت تۆ بڵێی وتارەکان خۆ لە خولی پێشووی پەرلەمانە لجنەیەکیان تەشکیل کرد لە وەزارەتی ئەوقاف و لە دەرەوەی وەزارەتی ئەوقاف یعنی بەو لجنەیە هەندێ على ئەساس 3 مەوزوع بدەنە وتاربێژەکانی کوردستان بەڵام ئەم بابەتە تێناپەڕی لە ناو شار ناگەیشتە گوندەکان ناگەیشتە ئەو دیودێگەڵت جێبەجێ ناکرا لەبەرەوە ئەم یعنی حەسڕکردنی مامۆستا لەسەر مینبەر بەڕاستی سەبارەت بە کەمکردنەوەی مزگەوتەکان بۆ خصوصیاتی ئەو مامۆستایە تێیاندا ئەوش هەر نابێت ینی ئێستا ئەفۆن ئێستا من پرسیار لە خزمەت تاکەم ئایا وەزارەتی ئەوقاف ببورە من مەبەستم کەس نییە لە وەزارەتی ئەوقاف مەبەستم لە موسسەکەی وەزارەتی ئەوقاف هیچ خزمەتی مزگەوتەکانی کردووە ئایا سپریتێک لە مزگەوتێک ئەسووتێ وەزارەتی ئەوقاف بۆی ئەکرێتەوە ئایا ئەو خەڵکەی کە ئێستاکە لە مزگەوتەکانە جێ نابێتەوە ینی مزگەوتەکان لە دەرەوە بەو هاوینە خەڵک دانیشێ لە کاتێکە ئێستاکە لە گەڕێکێک 3 مزگەوتەیە 3 جومعەی لێکرێ باشە تۆ بیکەی بە یەک مزگەوت باشە ئەو خەڵکە بەو گەرمایە لە چۆ دانیشێ لە کاتێکە وەزارەتی ئەوقاف ینی وەسایلی خەدەمی بۆ ئەو مزگەوتە دابین نەکردووە مزگەوتەکە خۆی بچووکە ینی وەسایلی خزمەتکردنی نییە ئەمە بۆ خۆی زۆر خراپە ئەوجا چۆ ڕای قەرارێکی تریش دەرەکات دەربارەی ئەوەی وەڵا بڕیارێک دەرەکات بزانین چ مزگەوتێ دەنگی ئەو بانگە یا دەنگی ئەو سەماعەیە گەڕەکەی ئاچکوورە خەبەرمان بدەرێت باشە ئاخرەوە چەند ساڵە لەم کوردستانە بانگە درێت ئەمە بشتێکی عالەمی ئیسلامیە یعنی ئەمە چۆن تۆ دەسەبەی بۆ شتێک ئەی بۆ نایی وەکو وەزارەتی ئەوقاف حکومەت مەشروعێکت هەبێ هەرجی ئەجهیزە هەیە بیگۆڕە ئەم ئەجیزانی کە ئێستا هەیە هەموو خەڵکی خێرخوازە گیرفانی خۆی ئەیکرێ مەلای مزگەوتەکە فەقیرە ئەچێت لە دەرگای ئەو ئەدا بێ جیازێکی بۆ چاپکە بۆشی ناکڕن لە وەزارەتی ئەوقاف بۆشی نەکرێ وڵا بچین گلەی لە مامۆستاکەش بکەین لە بانک بێژەکەش بکەین کە بانکەدا لەبەرەوەی جیازەکە دەنگی باش نییە ئەی بۆ تۆ وەزارەتی ئەوقاف نای جیازەکەی بۆ چاکەی لەلایەک ئەمە عیلاجەکرێ لەلایەکی تریش ئەو بانک بێژەیان ئەو مزگەوتی ئەو مامۆستایە تۆمەتبارەکرێ بە دەنگی خراپە بەڵ سپاس دەکەم کاک حاجی مامۆستا بگەرم وڵای بەرەزت سەبارەت بە پێ دوایە دەمێک هەوڵێکێ بۆ کەمکردنەوەی ڕۆڵی مزگەوت ینی چی بەوەی کە سنوودارکردنی ماوەی کاتی وتادانی مامۆستایان چەوەی کە لە ماوەی ڕابردوو بۆ نمونە لە هەولێر نزیکەی زیاتر لە 10 مامۆستا دوورخرانەوەتەوە لە ماوەی ئەم مانگە بڵین وتاربێژێکی تر لە دهۆک هەر دوورخراوەتەوە ینی هەوڵێکەیە بۆ سنوودارکردنی چالاکە ئاینیەکە وەکەمکردنەوەی ڕۆڵی مزگەوت بەڵێ بە دڵنیاییەوە بە ئاشکرا دیارە کە هەوڵ و هیمەتێکی زۆر لە ئارادایە بۆ کەمکردنەوەی ڕۆڵی مامۆستایان و زانایانی ئاینی و هەروەها بانخوازان و سەرجەم خێرخوازانیش بۆەوەی کەەوە نەتوانن وەکو پێویست خەڵکی خۆیان حاڵی بکەن
من لە نزیکەوە لەگەڵ خەڵکی بەرپرس دانیشتوم بۆ نەهێشتنی بیری تونڕەوی و تونند و تیژی پێویست بەوە نییە مامۆستایەک لە مینبەر لا بدەیت بۆی خەڵک قسەی گوێی ڕانەگرێ پێویست بۆ مامۆستایە هەیە کە ئەو مامۆستایە معتەبەرە و گوێ لێگیراوە ناو کۆمەڵگایەکەت وەرە دەورەی بۆ بکەوە خولی بۆ بکەوە ئەو خەڵکانەیەکەوە بەم سیستەمە ڕازنین بەم سیاسەتە ڕازنین یاخود با بڵین لەگەڵ ڕێز و حرمەتم بەم وەزارەتە ڕازینە ئەو مامۆستایی کە وەزارەتێک دایدەنێ ئەو مامۆستایی کە ئەو لایداوە مەرغوب بووە خۆشەویست بووە پێگەیەکی بەهێزی کۆمەڵایەتی بۆ دروست بووە لە ڕێ ئەو مامۆستای ئاینیەوە بتوانین ئاینی پیرۆزی ئیسلامەکو خۆی بگەێنین ئەو گەنجەی تازە پێگەیشتووە لە مەکتەب فێرە سەقافەتی ئیسلامی ناکرێ لە مزگەوتی وتارەکان تهدید کراون دەدەقە بێ ئەو عینوانە بێ تێناگا و گەنجە کەواتە ئیسلامێک دادەتاشێ لە بیری خۆی چۆنی حەزی لێ بوو ئەوها دەکا کەواتە چێ بەرپرسی یەکەم بوو لە بیری تونڕەوی تونند و تیژی خەڵکانێکی دەسەڵاتداری ئەم هەرێمە کە نابەرپرسانە و نامەسولانە بیریان کردەوە و هەوڵیاندا بۆ لاوازکردنی پێگەی حیزبێکی ئیسلامی مامۆستایەکیان لادا مامۆستایەکیان شەهید کرد مامۆستایەکیان ڕێژ سووتاند کە ئەوە بەڕاستی پێم وایە هەموو فعلێک ڕەتفعلی دەبێ مامۆستای زیاتر و زۆرتریش سپاس بۆخوا ئێستا هاتوتە مەیدانەوە بۆ خزمەتکردن بەڵێ ئەو هەوڵە هەیە بەڵام سپاس بۆخوا نەیانتوانیوە ئامانج و ئاکانی خۆیان بپێکن بۆەوەی کە مامۆستایان نەسارکەنەوە نە وتاری ئاینیش کەم بکەنەوە سپاس بۆخوا ئەو خەڵکانی کە لادراون و سزادراون ئێستا وتارەکانیان زۆرتر گوێگر و بینەری هەیە بەڵێ بەڵام مەسەلەن وەزارەتی ئەوقاف خۆی بەشێک بووە لە سزادانی ئەو مامۆستایانە کە دوور خراونەتەوە کە بۆ نمونە وتارەکانیان دژایەتی گەندەڵی بووە یاخود ئێستا هیچ هەوڵێکەیە بۆ مەسەلەن ئەو گێرانەوەی ئەو مامۆستایانە بەداخەوە هیچ هەوڵێک لە ئارادا نییە تا ئێستا من بە ناوی پەرلەمانەوە قسان ناکەم لەبەر ئەوەی ئەگە ئێستا لەو بوارەوە لە لێژنەی ئەوقاف کاروباری ئاینی نیم بەڵام لە ناو زانانی ئاین تا ئێستا مامۆستایە کە لە ساڵی 97ەوە لادراوە تا ئێستا یەک وتاری نەبووە بەڵگەمان هەیە لە شاریمان هەیە چەند مامۆستامان هەیە لە نەوەتەکان لادراون تا ئێستا ئەگەر لە شوێنێک لە مەولودێک لە ژنگواستنەوەی وتارێک چەو بێگەنە تا ئێستا محازەرەیشی نەبووە بە فەرمی لەلایەن وەزارەتی ئەوقافەوە پێی بەخشرێ نەک هەوڵ نییە بگرە زیاتر مامۆستای ئاینی لە ژێر سانسۆردا لە ژێر هەڕەشەی وەزارەتی ئەوقافدا بەوەی کە وتارەکانی هەم کورد کاتەوە هەم کەمیان کاتەوە مزگەوتەکان بەناو تەنزیم بکە بەڵام بەداخەوە ئەگەر لە گەڕەچێک سێ مزگەوتە بێ بەڵام چوار گەڕک مزگەوتێکیان نییە دەباشەگە ئەو مزگەوتی ڕادەگری و خەتیبەکە ڕادەگری لەو گوندە لەو گەڕەکە لەم شوێنە مزگەوتیان دەبێ بڕبوانج مزگەوت دابین بکە باشەوە هەوڵەکان نزی خۆی نین پێویست نین ناتوانن قەیرانەکان بنبڕ بکەن قەیران لە دوو قەیران بۆ ئەم خەڵکە زیاد دەکەن بۆیە نیانتوانیوە نە چاکسازی بکەن واروها نە ڕێخستنەوەی وتاری ئاینی و مزگەوتەکان و ڕسمە ئاینەکان ئەنجام بەڵێ مامۆستاگەر بە کورتی وەڵام دەیتەوە سەبارەت بەوەی کە چەندە پەراوسکردنی ڕۆڵی مزگەوت ینی چی مەسەلەن پەروەردەی ئیسلامی کە پێشتر مزگەوت ڕۆڵێکی زۆر گەورەی دەبینی لە کوردستانە و ئێستا مەوەکو پەروەردەی ئاینیش لە ناوەندەکانی خوێندن و بەرتەسەکردنەوەی یاخود سزادانی و مامۆستایانی کە وتارەکانیان حەقە نیکاریگەری هەیە لەسەر زیادبوونی ئەو کێشە و تاوانە کۆمەڵایەتیانی کە ئێمە ئەمڕۆ بەدەستیەوە دەناڵێن یاخود سنووردارکردنی وتاری ئاینیش بەڵێ بە دڵنیاییەوە بە بێ واگوتن و ڕاگەیاندنی جەناوت و کەناڵەکەشت خەڵک بە بەرچاوی خۆیەوە بینی کاتێک گەنجەکان و لاوەکان لە ژێر ئامۆژگاری و ڕێنمایی و مزگەوت و مامۆستایانی ئاینی بوون گەنجێکمان هەبوو 15 دەفتەر دۆلاری دیتەوە بۆ خاوەنەکەی ژێڕایەوە بەڵام بەداخەوە لەسەر 250,000 گەنجێکی خێر لە خۆنەدیویان خەڵتانی خوێن کرد لە ئەنجامی ئەوەی کە مناڵ لە مزگەوت دەرکرا بەرەو نادی و بەرەو شوێنەکان ڕەوان کرا ئەوە بەرهەمی نادی و بەرهەمی پەروەردەی سەرشتەقام و شۆستەکانە کە بۆ کەمێک پارە خەڵکێک خەڵتانی خوێن دەکەن ئەوە دەرهاویشتە و سلبیاتی ئەوەیە کە مزگەوت نەگوتاری ئاینی وەکو پێویست نییە دەبا ئێستا محازەرەی جومعان هەبێ پێشەمان هەبێ دووشەمان وتارمان هەبێ لە مزگەوتەکان مامۆستایانی ئاینی زیاتر خەڵک ڕاکێشن بۆی لە ڕێی مزگەوتەوە خەڵک ئاشنا بکرێت بە دۆستایەتیکردنی خاک و نیشتیمانیش وایان کردووە خوا نەخواستە
سانسۆرێک لەسەر مامۆستایانی ئاینی هەبێت کە مامۆستایانی ئاین دژی قەومیەتن دژی نەتەوەی کورد بن نەوەڵی هەموو مامۆستای ئاینی بە شانازیەوە ئێمە کوردین بە شانازیەوە ئێمە خزمەتی کوردستان بە بەشێک لە خواپەرستی خۆمان دەزانین مزادەمان لەسەر دەکرێت خەڵکانی قسەمان پێ دەڵێن بەڵام وەڵاهی بەرهەم و قوتابی و بەرهەمەکانی مزگەوتەکان سپاس بۆخوا خەڵکی ئەمین و دەستپاک و ڕازگۆ بەڵام بەرهەمی خەڵکی باڕ و نادی و نێرگەلەخانە و قومارخانەکان خەڵکی خوێنڕێژ و خەڵکی بۆ پارە خەڵک لە ژیان بێبەش دەکات. سپاس دەکەم کاک حاجی کاتمان زۆر کەمەوە بەس سەبارەت بەوەی کە ڕۆڵی وەزارەتی ئەوقاف پێ دوایە زیاتر بە ئاراستەی سنوورارترین چالاکی ئاینەکانە لە بەری زیاتر گرنگیدان بە ڕۆڵی مزگەوت وە سەبارەت بۆش کە ئێستا گەر پێداچوونەوەش بکرێمە لە کوردستان پێویستمان بە چ جۆرە وتارێکە تعبیر لە خەڵک و ئەم دۆخە بکات یاخود وتاری دیکە. یعنی ئێمە ئەگەر هەر کەسێ چاوی بن و خێنێ ینی ئەزانی لە دەوروبەرەکەی چی ڕۆدا چ داوێکی چاوی بکاتەوە ئەو کەسانی کە گەندەڵی ئەکەن ئەو کەسانی کە غەدرەکەن کە زوڵم ئەکەن کە خوێنە ڕێژن کە ماڵی خەڵک ئەخۆن کە خەڵک ئەکوژن کە دزی ئەکەن کە سزنەکان پڕکراون هەمووی لە دەرەنجامی بێپەروەردەکردنی دینداریە لە دەرەنجامی نەهێشتنی ڕۆلی دینە لە گەیشتن بەو کەسانە بە دڵ و مێشکی ئەو کەسانە. مینبەر و مزگەوتەکان باشترین شوێنن بۆ پەروەردەکردنی تاکی کۆمەلگا ئەگەر تاکەکانی ناو کۆمەلگا پەروەردەیەکی جوان بکرێن بە گۆش بکرێن و باڵا بکەن بەم دینە ئەم کۆمەلگای ئیسراحەتەکە و ئەم حکومەتە سبەینی خۆی ئیسراحەتەکە لە جیاتی ئەوەی کە گەندەڵکار وەک بڵێ دەستی دروش بە بەسەر موەسەسات و دام و دەستگاکانە خەڵکێکی دەستپاک و ئەمین ئەم وڵاتە ئەبا بڕێوە ئەم گەندەڵی و دزی و جەردیە دروست نابێ لە جیاتی ئەوەی سجنەکانمان پڕ بێ لە قاتل و لە دز و لەو بابەتانە ئەو کاتە ئێمە موەسەساتەکانمان پڕە بن لە خەڵکی دەستپاک و خاوەن پیشە و خاوەن بەهرەی جوان ئەمە دینە ئەم کەسانە گەورە ئەکا هەست بە مەسوولیەتەکەن باشە ئێستاکە هەیە و نییە تەنها مینبەرێک ماوە هەفتانە جارێک خەڵک بێت لەسەر لەم مینبەرەوە فێری دین بێ باشە ئەکرێ ئەوەندە حەسر بکرێ ئەوەندە محارەبە بکرێ ئەوەندە دژایەتی بکرێ ئەو خەتی بۆ مامۆستای کە موئەسیرە و خەتی بۆ مامۆستایە کە دەنگ و باشی دەنگی هەیە ڕەنگی هەیە و عیلمەکەی باشە و خەڵک گوێ لێ ئەگرێ حەسر بکرێ و تهدید بکرێ و لا ببرێ و فەسڵ بکرێ لەلایەکی ترەوە ئەبێ بوتارەکە لە 20 دقەش نەزانم کەمە بێتەوە دوای ئەوە ئەبێ بابەتەکان ئەبێ حەسر بێ ئیلا لەو باسە بێر خەتیبێک لە بەو باسەنەکە لا ئەچێ یعنی ئەمە ئەگەر وای دەبێ بەڕاستی کۆمەلگا بەرەو خراپی ئەچێ یعنی ئێستاکە ئێمە لە زەمانێکە ئەژین زەمانەکە یعنی بەڕاستی فەسادی ئیداری فەسادی ئەخلاقی فەسادی کۆمەڵایەتی یعنی ئەوەندە زۆر بووە ئەوەندە تەشەنەی کردووە وا خەریکە ئەم کۆمەلگایی ئێمەش بەرەو ئەو بابەتا بە ئەو گەنجانەی کە لەم وڵاتە بێ ئومێدبوونە لە دەرەنجامی چییە ئەو گەنجەکانمان دەست بەتاڵن بێ ئیشن کار و کاسبیان نییە تعین ناکرێن کەس ئاوڕیشیان لێ ناداتەوە ئەو جاش بچی ناخیان چۆن گیرفانیان بەتاڵ بۆ بچی ناخشیان بەتاڵکەین لە ئیمان چۆن بێ ئیش بوونە ئیش و کاریان نییە بچین مزگەوتەکانشیان لا قورسکەین و بیان تەسێنین بۆ مزگەوتەکان باشە سبینێم گەنجە پەنابەتە بەرچی یا بەر مخەدەرات یا بەر عەرەق خواردن یا بەر نێرگەلە و بەر گازینۆکان لێو گازینۆکان بە قەڵەباڵغە بێ وەک ئێستاکە بەداخەوە وای لێ هاتووە ئەوە بڕۆ گازینۆکان لە نێرگەلە کێشان و بابەتانە پڕ بووە نوێژی بەیانیان دوو گەنج نابینی ئێستاکە هەمووی لە دەرەنجامی چییە لە دەرەنجامی ئەو دەست بەتاڵی ئەو بەربڵایی بەرەڵایی کە تشجیع ئەکرێ بەڵام تشجیعی خوتبە و مینبەر و مزگەوت و قورئان خوێندن و چۆنەڵێ پەروەردەی ئاینی ناکرێ چۆن پەروەردەی ئاینی لە مەکتەبەکان و قوتابخانەکان نەما تەنها مزگەوتەکان ماوە مزگەوتەکەش کابرا ئەوەندە هیلاکە دێ خەوەکەی لە مزگەوتەکە نایلن بوتارێکی جوانی شەبێ بەڕاستی ئەمە زەرەرەکەی ئێستاکەش نەیبینین لە مستەقبەلای بینین. سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەرەزان حاجی کاروان بانخوازی ئیسلامی ئێوە مامۆستا عوسمان کانی کوردەیی ئەندامی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ ئێبینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.